میوانەکەمی هێژایە علی عەبدولزەهرە شارەزای سیاسەتێکی بەغداد گەلمەیە رئیس علی دەماتە باش بە ئیدی گوتارە مختەدا سەدر چەند قۆڵەکان بەریان ها ڕەوشە عێراقی باوەیەکی دنگ و هات دودبینی جادە خالی دەبێ ئیدی هەموو ڤەدیکیشن بێ گومان سەرێک وەزیرە عێراقیشی پێشوازی لێیەکی دیکە تو بێ پێشاتێ چات بینی بەڕاستی هەڵوێستێکی گەورە بوو کە بەڕێز سەدر نواندی ئەکە دەستی کرد بە کە ئەم خۆپشاندانانە دەستی پێکرد لە سەرەتاوە ئامانجەکە ڕاستکردنەوەی بارودۆخەکە و چاکردنی ئەنجامدانی چاکساسی بوو لە سیستەمی سیاسی عێراقدا پاشەوەی کەوا هەندێک لایەنی سیاسی ڕەتیان کردەوەکەوە هەوڵ بدەن حکوومەتێک دروست بکرێت کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی بێت کە چونکە ئەوان براوی هەڵبژاردن بوون دەبوایە حکوومەتیان پێک بهێنایە و پێکاتەکانی دیکەش کە کورد و سونە براوە بوون ویستیان کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بێن و ڕەت کراوە لەلایەن لایەنەکانی دیکەوە و نیانێشت ئەنجام بدرێ ئەمە هۆکاری سەرەکی بوو بۆی کە عێراق گەیشت هەم بارودۆخەی ئێستاکە لەبەر ئەمە دووبارە پاش کشانەوەی سەدرەکان لە پەرلەمان هاتن خۆپشاندانیان کرد گەڕانەوە بۆ شەقام و بەکارهێنانی خەڵک بۆ ئەوەی کەوا فشار بکەنە سەر لایەنە سیاسەکانی دیکە و هەمەش زانین کە بابەتی بەکارهێنانی شەقام هەمیشە مەترسیدارە تا چەند چرکەساتە پێش ئێستاکە پێکدادانی سەربازی گەورە هەبوو کە مەترسیدار بوو لە نێوان لایەنەکان کەوا هەموو جۆرە چەکی تیا بەکار هات چەکی قورس و چەکی ماوناون چی تیادا بەکار هات و خەڵکانێکی زۆرش بوون بە قوربانی بەڵام ئێستاکە کە سەدر کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کرد هەڵوێستێکی گەورەی ئەنجامی هەڵوێستێکی گەورەی نوان و دەبین بارودۆخەیەک سەر دەگۆڕێت و ئەمە لە خزمەتی گەلی عێراقدایە ئەمە هەڵوێستێکی نیشتیمان پەروەرانەیە کەوا بە بەرپرسیارەتێکی گەورەوە داوای کرد کەوا کۆتایی بەم بارودۆخە بێت ئەمە نیشانی هەڵوێستەکە کە بەرز دەنرخێنرێت چونکە ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بواە بە یەکتر کوشتن لە ماوەی دوێنێک کە دەستی پێکرده بوو ئەوە هەموو عێراق زەرمەندە بوون و خەڵکی عێراق زەرمەندە بوون بۆیە ئەم دەستێوەردانە بەڕاستی گۆڕانکاریەکی گەورە دروست دەکات لەسەر لە ململانێت چەکدارەکان لە دوو ئاست لە ئاستی چەکداری و لە ئاستی مەدەنی گۆڕانکاری دروست دەبێت و لە ناوچەی سەوزێک سەر دەکشێنەوە و ئێمە چاوەڕە هەڵوەستی لایەنەکانی دیکەین بۆی بزانین کە چه هەڵوێستێکیان دەبێت کە بەشەکەن لە قەیرانەکە بەێ گەل و قۆناغا پشتی vê ساعتێ تو چات بینی کی بەرپرسیارە ji بۆ ئارامکردنا ڕەوشێ بەڕاستی وەکو گۆڕەپانی سیاسی بەبێ ڕێخەرێک دەمێنێتەوە بە تایبەتی هەموو لایەنەکان ئێستاکە ناتوانن کەوا ڕۆڵی سیاسی گرنگی خۆیان تێبگەن بۆیە لە بارودۆخەکە ئێستا بە شێوازێکە کە پێویستە بە چارەسەر بکرێت و من پێم وایە بەڕێز کازمی بە ئاراستەی دەست پێشخەرێکی دیکە دەڕوات بۆ ئەوەی کە دانوستان دەست پێ بکرێتەوە کە بەرژەوندیە مولەلەکان بەرچاو بگیرێت بەڵام ئێستاکە کوتلە سیاسەکان لە ئاراستەیەکدان کە ناخۆشە دەبێت هەڵوێستێک بنوێنن دەبێت لە ئاسی بەرپرسیارەتیدا بن بە تایبەتی پاش ئەو هەڵوێستەیەکەوە سەدر نواندی دەبێت چوارچەوەی هەمانگیر بەشێکی سەرەکی سازش بکەن تاوەکو حکوومەتێک پێک بێت کە نوێنەرایەتی هەموو خەڵک بکە و هەروەها فەرامۆشکردنی سەدر و خەڵکی عێراقی تێدا نەبێت پێویستە لێرەدا بە میکانیزمێک بیر بکرێتەوە کە لە دەرەوەی ئەو میکانیزمانە بێت کە تاوەکو ئێستاکە تاوتێکراوە و میکانیزمێک بێت لە خزمەتی بارودۆخی ئێستا بێت و گۆڕانکاریەکی جەوهری بێت لە هەژدە ساڵی ڕابردووی پێکەنانی حکوومەت پێویستە لەم دابەشکردنی پشکێنەی کە حکوومەت لە ڕابردوودا هەبووە کۆتایی پێ بێت و میکانیزمێکی تازە بێتە پێشەوە کە حکوومەتە دروست بکرێت لە خزمەتی خەڵکیدا بێت و شێوازێکی دموکراسیانی هەبێت و هەروەها لەسەر بنەمای هەماهنگی و لە تەگەیشتن بێت و لەسەر بنەمای پێشکەشکردنی خزمەتگوزاری بێت نەک ئەوەی کەوا پشکێنە بێت و بۆ خۆیان
بەڵێ برێسەلی تۆدبێژی دەوێت کەواتە گەل و بدیناتە و سیاسیە نەها کۆ ڕەوشە عێراقی ئیدارە دکەن کوێدی ساحەبووان هات کەچولکردن ئیرادەیەکەوان یا پێسوسە هەیە لە گور تەجروبێن بەرێ کۆ بکار بنەخ شەڕەیەکە هەبەش بۆ دەرباسکردنا ڕەوشە عێراقی قۆناغێکە باشەدا پەیڕاو بکەن. بەڵێ ئەمن دڵنیام لەوەی کەوا قۆناغی داهات و ئارامترە بێت و هەروەها لەبەر کۆمەڵێک هۆکار چونکە لە ڕاستیدا پێکدادان چاکدارەکە دەرئەنجامی لێکتێنە گەیشتنیەکی گەورە بوو و هەموو لایەنەکان دەیانویستکەوە لە ڕێگەی چەکش هێزی خۆیان نیشان بدەن بەڵام ئەمە زیانی بۆ هەموو هەبوو هەمووشیان لی دەترسان و ڕوویدا بۆیە بەشێکی ململانی چەکداری تاقی کرایەوە دەزانن کە چەند کارەسات بارە ئێستا ناچارن کەوا سازش بکەن هەر لایەنێکە ماوەتەوە دەبێت سازش بکەن چکە هیچ گەرنتیەک نییە ئێستاکە بۆ ئەوەی کە ئەم ملمانچکداریە جارێکی کەسە هەڵ نەداتەوە بە تایبەتی ئێستا هەندێک لایەنی نێودەوڵەتی هەن کە کار دەکەن لەوەی کەوا ئەم ملمانەیە بەردەوام بێ بۆی ئەجەندای خۆیان بەدەست بێنن لە عێراقدا و ئەم وەکو دەستپێکێک بەکاری بێنن بۆ قۆناغی داهات و نفوزی خۆیان فراوان بکەن لە ناوچەکە بۆیە بە بڕوای من قۆناغەکە لە داهاتوە کەمێک ئارامتر دەبێت و هەموو لایەک لە مەترسی و لە هەستیاری بارودۆخە تێک دەگەن هەمویان فشاریان لەسەر لە ئاستی ناوخۆ لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێودەوڵەتیش بۆیە دەبێت سازش بکەن بۆ ئەوەی کە بڕۆن بە ببنە هۆی چارەسەرکردنی بڕێز هەری دۆزانیجی پرزگەرێکی عێراقی بتنێت چارچوبێ ئەو ڕەوشانەها هەیە قەتیس نەبوونە پرزگەرێکە نابەرە هەرێما کوردستانی بەغدایە و لە گوردەستور بەغدا سەردەری نەکردە حتا vێگاوێ پرزگەرێک ئاسێمانە پرزگەرێکا دیگەل پێک هاتن سونە هەیە دیگەل پێک هاتندن هەنە کەواتە گەل و تاچان گرنگە پرزگەرێکە بێنە چارەسەرکردن ئەگەر نێنە چارەسەرکردنش خۆ مادێ ڕەوش باش بێ لا ڕاستیدا ئەوەی باسەکەین بڵێن کە ململانەکە تەنیا لە نێوان لە نەشیعەکان نییە و ئەم پێکدادانە دەرئەنجامی ئەو لێک خەڵە لە تگەیشت نەبوو هەندێک لایەن هەبووە وەکوی تۆش ئاماژت پێدا ململانی نێوان بەغدا و هەولێر و ململانی نێوان شیعە و سوننا و هێزە سیاسیە سونی و شیعەکان و هەروەها هێزە سیاسەکانی شیعە و کوردەکان و سونەکان لە نێوان خۆیاندا بە هەمان شێوە هەموو ئەمانە دروستن بوونیان هەیە ئەم جیاوازیانە بریتین لە کۆمەڵە جیاوازیە کەوای کرد ئێمە بگەین بەم دۆخەی ئەمڕۆکە چونکە ئەم جیاوازیانە لەسەر بنەمای ئەوەیە کە هەر کەسە و هەڵوێستی خۆی پێداگیرە لەسەری و دەستی بگات بە کۆمەڵێک دەستکەوت جیاوازی لە بوری بۆچن نەبووە بۆ چارەسەرکردنی پرسەکان هەمویان تەماشای هەڵبژاردنیان دەکرد و قۆناغی پاش هەڵبژاردنیان دەکرد لەسەر بنەمای ئەوەی کە چۆن دەتوانن زۆرترین دەسەڵاتیان دەستکەوێت بۆیە دەبینین کەوا هەموو لایەنە سیاسەکان بەبێ جیاوازی تەماشای حکوومەتی عێراقیانەکە وەکو دەستکەوتێک تاوەکو بەشێکیان لێ دەست بکەوێت بۆیە ئێمە ئەبێت لەم تێڕوانینە ئاڵۆزە بینە دەرەوە لەوەی کە حکوومەت وەکو دەستکەوتێک ببینین بەبێ بەرەو چارەسەر بڕۆین وەکو تۆ ئاماژت پێدا ملمانەکان لە نێوان هەموو لایەنە جیاواز و پێکاتە جیاوازەکان هەیە دەبێ هەمویان لەو ئاستە بەرپرسیارەتیا بن و هەوڵدەن کە هەر لایەنێک سازش بکەن بۆ ئەوەی کەوا چارەسەرێکی بنەڕەتی پرسەکە بکرێت و جارێکی دیکە ئێمە ئەم ململانە ململان چەکداریە نەبینەوە کە لە دوێنێکەوە دەبینین حتا لە ناو پەرلەمانی عراقش ئەگەر بەردەوام بوو لەسەر کاری خۆی و ئەگەر ویسترا حکوومەتش پێک بێنێت ئەبێت حکوومەتێک بێت بە شێوازێکی تازە بێت و هەڵ بدرێت بە خێرایی هەڵبژاردنێکی دیکە ئەنجام بدرێت و لایەنە سیاسەکان خۆیان تێدا ببیننەوە بۆیە هەموو لایەنەکان پێویستە بە شێوازێکی عەقڵانیانە بیر بکەنەوە و بە ئاراستی سازشکردن بڕۆن تاوەکو بارودۆخەکە چارەسەر بکرێت واتە باسی چەمکی تەوافقە لێرە دەبێت تەوافق بکەن لە ئاستی بەرپرسیارەتی بێت نە زیان بێ بۆ هیچ لایەنێک و
ناتەنیا لایەنێکش بتوانێت کۆنتترۆلی هەسەر بارودۆخەکە بێت ئەگەر بێت و چارەسەرێکی کێشە سیاسیەکانی نێوان بەغدا و هەولێر و سونە و شیعە نەکرێت بە بەردەوامیەوە کێشەکان بە دڵنیاوە بە کێشەکان بەردەوام دەبن. بەڵێ بڕێز علی عەبدولزەهرە شارەزای سیاسەتی لە بەغداد گەلمە بوو. ڤارێکە خۆش.